ئایا باوەڕ بەمە دەکەیت؟ وێنەی مۆبایلێکی ئایفۆن لەسەر لەوحەیەکی وێنەی کۆن کە تەمەنی لەوحەکە دەگەڕێتەوە بۆ 350 ساڵ لەمەوبەر. لەوحەیەکی ڕەسم وێنەی ئایفۆنێکی لەسەر دەردەکەوێ. ئەمە تا ڕادەیەک ئاساییە، بەڵام ئەوەی ئاسایی نییە، ئەوەیە کە وێنەی سەر لەوحەکە دەگەڕێتەوە بۆ 350 ساڵ لەمەوبەر، چونکە کاتێک لێکۆڵینەوە لە وێنەکە کراوە دەرکەوتووە ئەو وێنەیە هی 350 ساڵ لەمەو پێشە. هەندێک پێیان وابوو ئەمە لەوانەیە بەڵگەیەک بێ لەسەر گەشتکردن بە کاتدا. سەرۆکی جێبەجەکاری کۆمپانیای ئەپڵ لەسەر ئەم بابەتە بەشداری کرد و وتی لە پاش کۆکردنەوەی زانیاری و سەردانی مۆزەخانەی ئەمستەردام بۆ بینینی وێنەکە بە دڵنیایی ئەوەم بۆ ڕوون بوویەوە کە شتێکی سەیر لە وێنەکەدا هەیە. بەڵام ڕەخنەگرانی وێنە وتیان ئەوەی ئافرەتەکە لە وێنەکەدا هەڵی گرتووە تێبێکی دینیە نەک مۆبایل. ئەم لەوحەیە دەگەڕێتەوە بۆ وێنەکەشی هۆڵندی پیتەر دی هۆش کە لە ساڵانی 1629 بۆ 1684 ژیاوە، واتە وێنەکەی با نزیکەی تەمەنی 350 ساڵ دەبێت. ئایا لەو بڕوایە دایت ئەو شتەی بەدەستی ئافرەتی ناو وێنەکەوەیە ئایفۆن بێ یان شتێکی تر بێ؟